دوو ڕۆژنامەنووسی شاری هەولێر دوای ئەوەی بۆ کاری ڕۆژنامەوانی سەردانی شاری سلێمانی دەکەن لە ڕێگەی گەڕانەوەیان بۆ هەولێر لەلایەن دژە تیرۆری یەکێتیەوە دەستگیر دەکرێن. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و ئازادیەکان داوای کرد دەست بەجێ ئەو دوو ڕۆژنامەنووسە ئازاد بکرێن. هۆشداریش دەدەن لەوەی هەر کەس و لایەنێک دەستی لە دەستگیرکردنیاندا هەبوو بێت باجی قورس دەدات. هۆشداریش دەدەین لەو جۆرە مامەڵەیە لەلایەن هەر کەس و لایەنێکەوە بێت کە کار لەسەر بەرتەسکردنەوەی ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین دەکات. بۆیە پێویستە هەرچی زووە سنوور بۆ ئەم پێشێلکاریانە دابدرێت. ئێمە وەک ڕۆژنامەنووسانی هەولێر و ڕێکخراوی پەیامنێران بەتوندی ئیدانەی دەستگیرکردنی ئەم دوو ڕۆژنامەنووسە و دەستگردن بەسەر کەلوپەلەکانیان دەکەین و پێویستە هەرچی زووە ئازاد بکرێن. ناڕزای خۆمان دەردەبڕین دەربارەی دەستگیرکردنی براکەمان کە دوێنێ ئێوارە لە کاتی ئەنجامدانی ئەرشکی ڕۆژنامەوانی خۆی لە شاری سلێمانی دەستگیر کرا بەبێ پشتبەستن بە هیچ دەقێکی یاسایی هیچ بڕیارێکی دادگا دەستگیر کراوە لەلایەن ئاسایشی سلێمانیەوە هیچ ئیستیناد لەسەر هیچ بڕیارێکی دادگا نەکراوە. ڕۆژنامەنووسێکیش ئەوە ئاشکرا دەکات پارتی و یەکێتی ڕێککەوتون لەسەر ئەوەی هەر لایەکیان پێشەلکاری ئەنجامدا ئەوەی تریان بێدەنگی و چاوپۆشی لێ بکات. لە ڕاستیدا ئەوەی کە دۆخی ڕۆژنامەنووسانی خراپ کردو ئەوەیە کە یەکێتی و پارتی وەکو دوو هێزی بەڕێوەبەری زۆنەکانی سەوز و زەرد ئیتفاقی ئاشکرا و نهێنیان هەیە لەسەرەوەی کە بیانەوێت لەسەر هەر شتێک بەرامبەر پێشەلکاریەکانی بەرامبەر یەکتر بێدەنگی بنوێنن. پێوەری دیکتاتۆربوون و ئازادبوونی دەسەڵاتەکان یان دیموکراسی بوونی دەسەڵاتەکان کاری ڕۆژنامەوانیە، یعنی کاری ڕۆژنامەوانی ئەنجار بنەماکانی مافی مرۆڤ لە هەر هەرێمێک لە هەر ناوچەیەک لە هەر وڵاتێک لە هەر سیستەمێکی حکومڕانی ئەمە تێکس و ئەو کاتە سیستەم ئۆتۆماتیکیان بەرەو دیکتاتۆری دەڕە. بۆی ئەمە زۆر خەتەرناکە. دوا بە دوای دەستگیرکردنی دوو ڕۆژنامەنووسەکە فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان هەوڵەکانی بۆ بەدواداچوونی کەیسی ئەو دوو ڕۆژنامەنووسە دەست پێ کرد. لەو چوارچێوەیەدا هەر یەک لە سەرۆک و ئەندامانی فراکسیۆن لاڕێی نووسین و یاداشتەوە پشتیوانی خۆیان بۆ ئازادی دەست بەجێی ئەو دوو ڕۆژنامەنووسە نیشاندا. بەندا وەک بڕیاردە لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکی لە مافی مرۆڤ و ئەندام لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری هەر لە بەیانیەوە بە ڕێکاری یاسایی لەگەڵ لایەنی پەیوەندیدار و ئاسایشی گشتی و بەڕێوەبەری ئاسایشی گشتی لەسەر خەت بووین. هەر وەک پەرلەمانتار بەدریە ئیسماعیل ئەندامی فراکسیۆنی کۆمەڵ و بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان سەردانی ئاسایشی سلێمانی کرد و چاوی بە هەردوو ڕۆژنامەنووسەکە کەوت و لا دۆخی تەندروستیانی پرسی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.